لێرە و لەوێ ڕۆژانە گوێبیستی ڕووداوی جۆرە و جۆری دڵتەزێن دەبین لە هەرێمی کوردستان بە تایبەتی کوشتنی مرۆڤ بە شێوەیەکی دڕندانە و بە هۆکار و پاساوی جۆر بەجۆر کە خەریکە دەبێتە دیاردە لە نێو کۆمەلگادا. مەترسیەکانی ئەم ڕووداوانە وای کردووە یاساناسان بکەونە خۆ و هەوڵەکانیان بۆ کەمکردنەوەیان چڕ بکەنەوە. لەو چوارچێوەیەشدا وەرکشۆپێک لە فاکەڵتی یاسای زانکۆی سۆران بەڕێوە چوو. ئامانجمان ئەوەیە کە تاوانەکان کەم ببیتەوە. چۆن دەتوانین ئەویشە بکەین؟ یەکێک لە ڕێگاکان ئامارەکان ئامارەکان کە وەردەگرین بۆ نمونە پێش دروستبوونی قەیران لە هەرێمی کوردستان ئایا تاوانەکان زۆر بوونە کەم بوونە بەراوردیان دەکەین لەگەڵ ساڵی 2017 کە بڕێک وازی خەڵکی بڕێک بەرەو باشترین دەچیتن ئەوە بەدیار دەخاتن کە ئایا هۆکارەکە لانی ئابووری تەسیب لێ کردووە کە تاوانەکان زیاد ببیان کەم ببیتن. شارەزایان پێیان وایە بارودۆخی ئابووری کاریگەری لەسەر زیادبوونی تاوان بە تایبەتی ڕێژەی دزین و ساختەکاری هەیە. هەروەها نەبوونی ڕۆشنبیری و هۆشیاری لایتاک و تێکچوونی پەیوەندی خێزانیەکان و خراپە کارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ چەندین هۆکاری دیکە بوونەتە هۆی زیادبوونی ڕێژەی تاوان. بەپێی تاوانەکان و باسمان کردە گۆڕێت تاوان هەیە بارودۆخی ئابووری و تاوانشەیە نەبوونی هۆشیاری بە تایبەتی لەو قزەی سێوان نەبوونی هۆشیاری پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندی خێزانەکان بە تایبەتی لەوانەیە لە تەمەنێکی بچووکتر بڕۆنە پرۆسەی هاوسەرگیری کاوە پرۆسەیەش کە هاوسەرگیری و خێزان بناغی کۆمەڵگەیە نەشارەزابوون لە دروستکردنی هەڕۆخستنەوەی منداڵ بەبێ ئەوەی شارەزایان هەبێت لە پەروەردەکردنی منداڵ ئەمانە هەمویان هۆکارن. بێگومان خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم ئەو کەسانێکەوە ڕۆشنبیریەکی وایانە لەوانەیە منداڵی بێ شارەزایی هەیە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوانەیە سەر بخکێشێت لە بۆ دەرەنجامی خراپ کە بە ناتەندروستی بەکاردەهێنرێن. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران لە ساڵی 2018 448 کەیسی جۆراوجۆر تۆمار کراون. پۆلیسی قەزاکە هۆکاری زیادبوونی سکاڵاکانیش لە سۆران بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە سۆران ناوچەیەکی گەشتیاریە. 448 کەیسمان هەبوو لە 448 کەیسە 348 کەیسی حەسم کراون. 100 کەیسی لەژێر لێکۆڵینە لەبەرەوەی لە مەرحەلەی سەرەتایی لێکۆڵینەوەدا. هەروەکو پێشتر باسم کرد ڕووداوەکان زیاد و کەم بکاتن لەبەرەوەی سۆران شارێکی گەشتیاریە گەشتیاریشی زۆر ڕوو تێدەکات بەڵام ئەکید ڕووداو هەیە ڕوو لە زیادبوون دەکات ڕوو لە کەمبوون دەکات بەڵام بە شەونخوونی ئەفسەران و کارمەندانمان هەوڵ دەدەین کەمترین ڕێژەی تاوان تۆمار بکرێت لە ساڵدا. ئەگەرچی ئەرچی دەستەڵاتە ژینگەیەکی ئارام بۆ هاوڵاتیانی فەراهم بکات بۆ پارێزگاریکردن لە ژیانی تاکەکان و پاراستنیان لە هەموو جۆرە دەستدرێژیەک و بەرقەرارکردنی ئاشتی لە کۆمەلگا. بەڵام دەسوەردانی حیزب و بەدامەزراوەی نەکردنی دەستگاکانی حکوومەت وای کردووە وەک پێویست یاسا جێبەجێ نەکرێ و کە ئەوەش کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەی تاوان هەبووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.